سڵاوتان لێبێت هەر لە هەولێرین هەولێر کە بە پایتەختی هەرێمی کوردستان ناسراوە تۆ بڵێ ئەو شتانی تیا بێت کە لە هەموو پایتەختێکە هەیە یاخود وەکو هەموو پایتەختەکانی جیهان ئەمیش خاوەنی کۆمەڵێشتا ئێمە پرسیار لە هاوڵاتیانی شاری هەولێرەکەین زانین کەم و کوڕی ئەم شارە لە چیایە بە تایبەتی لە پایتەختێکە هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە تایبەتمەندێتی خۆی هەیە یاخود ئەو شتانەی تایە کە پایتەختێکی پێ ناسرێتەوە بەخوای هەولێر بەڕاستی هەولێر زۆر خۆشە هەولێر پایتەختی زۆر خۆشە وەکو دانیشتن لە هەموو شوێنێک دانیشتنی بۆ کرایە سفاتی پایتەختی وەڵی تێدایت والله تێدایە چۆن یعنی ئێستا ئەمە قەدیم هەولێرێنە یعنی شتی وامان نەدیتە ئێستا زۆر یعنی تەتەوری کردیە چی ئەزانین کە تەتەوری کرد وەڵام ئەو مواسفاتانە چین کە پایتەختێکی پێ ناسرێتەوە والله چ بێم نازانم بەخوای بەڵێ زۆر گۆڕاوە زۆر خۆشە یعنی شاری هەولێر زۆر تەتەوری کردووە و قیتار نەخێ پێیانە قیتاری تیان هەولێر بەچی بناسرێتەوە شتێکی وای تێدا نیە کە لێ پێ بناسرێتەوە تارەیەک شتێک ینی وەکو دەوڵەتە پێچی وای تیان نیە نابەخوا تقریبا لە داهاتوو ئینشاءالله لە بەرنامەیە عنی ئینشاءالله لە گەلێک پایتەختەکانی وڵاتانی جیران خۆشتر دەبێ ئینشاءالله بەڵێ ئارامی تایە خۆشی تایە خەڵکەکە تێدا بە ئازادی تێدا دەژی زۆر ئاسایی باس لە ئازادی ناکەین باز لە ئارامی ناکەین وەکو شێوە وەکو ئەوەی کە ئیبیندرێت هیچ کەم و کوڕیشی نییە وەکو گەنجێک تۆ کە کوڕی تایە بە تەکیدەوە کەم و کوڕی زۆری تایە بەڵام تا ڕادەیە بووی کە بکرێ بە پایتەختێکی باش چی بۆ بکرێم وەڵای شتی زۆری ماوە وەکو تەتەوەڕاتی زۆرتر بۆی بکرێت باشەکەی پێویستی بە قیتارەکە بێت ئەکید قیتار بەخوای وەکو مواسفاتی برێن پێویست وەکو پێویست نییە بەڵام ئینشاڵڵا هەوڵی لە بۆ دەدرێت چکە بەڕاستی پێویستە ینی هەوڵی لە بۆ بدرێتەوە بترێتە پایتەخت ئەمە هەر لە ڕێگەماندایە پێویستە ینی کارشی لە بۆ بکرێ دام دەستگای سەر بەخۆیە یاسای سەر بەخۆیە زۆر شتی ترە بێتگەلەوە چی لە شارێکە هەبێت باشە وەکو دیکۆر وەکو مەنزەرە وەکو بینین کە پایتەختیش پێ ناسرێتەوە لە چ لایەنەکەوە لایەنی بینینەوە لەلایەن مەنزەرەوە لەلایەن ئەوەی مواسفاتەوە لەلایەنی مواسفاتەوە سیمای شاری ینی کولتوری کوردی سەربەخۆ شوێنەواری سەربەخۆ زۆر شتی تر بۆ شوێنەوارەکانی ئێرە سەربەخۆنین تاعەتێک ناتوان وەکو سەربەخۆن بەڵام پێویستە ینی سیمایەکان وە لێکرێ سیمای کوردەواریان پێوە بینە سیمای شوێنی تریان پێوە بی دەزانین چی ئێستا لێرە شتێک هەیە دەبێ ئەمەوەی برین ئەگەر مقارنەی وڵاتە هەژارەکان بکەین بۆ ئێمە هەژارین ئەستا تێت دەگەینم ئەگەر ئەم قاڕەی برین وڵاتە هەژارەکان بکەین پایتەختەکەیمە بڕێ وەکووان بی نابی لەبەر ئەوەی ئەمە دەبی مقارنەی وڵاتە دەوڵەمەندەکان بکەین ئەگەری دەوڵەمەندەکانیش بکەین دەبی ئێستا ئەمە زۆر شتمان نقستانە مەسەڵەن وەکو هێڵی شەمەندەفەر وەکو میترۆ وەکو سەوزای ڕێژە سەوزایی کەمە لە خاچی هەولێر لەوانەیە 1970 بەڕاستی پێویستیمان زۆر لەوەی زیاتر هەیە لەبەرەوەی کوردستان داهاتەشی زۆری نەفتی هەیە دەکرێت زۆر لەوە زیاتری لەوە بکرێت ئەمە تەنها تەماشای ئەوەندە پارکە ئەوەندە بینایی ناکەین برێن لە خاچ هەولێرە بۆ ئەو هەموو داهاتەی لە بۆ پایتەختێکی گەورە و گران یاخود بین یەک دوو خەت لە خەتە خارجیەکانی هەولێرێ دەرچوینە هەندێک برین ڕێژەی دار و جوان کاریان لە بۆ کردیا دەکرێت زۆر لەوە زیاتری لەوە بکەین بەڕاستی
یاین ناکرێمە هەبرین بۆ هەندۆنەی تەنها دڵمان متمەئین دەبی بۆ هەندۆنەی لەبەرەوەی داهات و ڕێژەی داهاتەکەمان زۆر لەوەی زیاترە ئەگەر چەندی لە بۆ سەرف کرابی دەکرێت سێ ئەوەندەی کەشی بکرێت دەمانەوێت ینی سیماچی زۆر جوانی هەبی یعنی وەکو وڵات دەوڵەمەندەکان پیشان دەبرێمە هیچمان لەوان کەمتر نییە بەڕاستی بەڕای تۆ هێشتا مایەتی بۆی کە سیفاتی پایتەختیش پێ دیار بێت بەڵێ مایتی زۆریشی ما لەبەر ئەوی داهاتمان زۆر ئەگە داهاتمان نەبووایە زۆر زیاد و زۆریش جوان بوو ئێستا زۆر جوان و زۆریش کرایە بەڵام دەکرێت زیاتریش بکرێ لەبەروی داهاتمان هەیەمە وڵی سە نا وڵی زۆرش پێویستە لە ڕوو ڕێگەوبانەوە کۆڵانەکانی ناو شار ڕێک بخرێتەوە باز ئێستا زۆر شوێنی هەیە لە ناو بازار ناتوانین بۆ قەی خۆ سیارەت ڕاگری لە ناوە لێرە پێویستە ینی گەراجی گەورەی هەبێ شوێنی هەبێ سارەکەت ڕاگری ئەوش زۆریش تریش بەسکە ئەوانە بەماشە شارێکی گەورەیە زۆر قەڵەبارەکە گەشتارێکی زۆر ڕووی تێدەکا زیاتر لە رانی گەشتیاری و پەرێ پێ بدرێ و باغاتی زۆر لێ بکرێت و بۆی ئاواکەش خۆشتر بێت و وەشتی جوانشتی دامێ بۆ تەبانە زۆر شتی بۆ کراوە هەولێر زۆر شوێنێکی خۆ زۆر کراوەیە شوێنی زۆر خۆشەیە کە خەڵک لە شوێنان و بێن بۆی وڵی زۆر زۆر پێوەی دیار نییە زۆر ئەو احتمال پێ نەدراوە کە پایتەختی پێوە دیار بێن وڵی حکوومەت زیاتر گرنگی پێ بدە ئەو شتانە بکە کە سفاتی پایتەختی پێوە دیار بێ طبعا پێویستی وایە بەزەوە بە کاتەکرێ بەڵێ زۆر خۆشە هەولێر بەڕاستی شارێکی زۆر خۆشە زۆر خۆشە و هەروە شێوازی تەفاسیلەکەی زۆر شارێکی خۆشە هەرکاڵی پایتەخت ناوەکەی زۆر خۆشە هەنێشتی ماوە بەڵێ بەڕاستی بەڵێ وەکو ئێستا ئێمە لە قوتابخانەی پێویستە لەسەر حکوومەت کە ئەوانمان بۆ دیاریکە لە قوتابخان کۆمپیوتەر و ئەو شتانە ئێمە ئەو شتانەمان نییە ئاخر دەکرێتن ئەویش دەکرێتن بەس جارێ زووە تەمەشای پێش 2023 کە هەولێر چۆن بوو ئێستا تەمەشاکێ بە ماوەی چەند سارە چی لە هاتی یعنی هەولێر هەندێک تژێکی من ڕاستی ئەگەر شتابێن کرێنێتێ گەلە جوانتر بێت خودواکی چێ ئەم لاو نەگەڕەهۆنە گەلە تژێکی ماسی ماین هەستەکەی پێویستی بە قیتارێکەیە ئەرێ وەڵا قیتارەکە هەبن زۆر خۆشە میترو هەبن قیتار هەبن فڕۆکێت خاستا هەبن هەفت شتانە هەموو هەبن گەلێک ینی ماساد ینی زۆر باش بێ و گەلەکە خۆش بێ و ینی زێدەش بەرین و کە ناخۆش بێ و زڵمی بی و ئەوەی بێگە خۆش بی گەلێک بەس نسبەت پاقژی ناو سیکێدا هەبت گەلێک ینی پێویستە پاقژی هەبت ناو سیکا هەولێرێدا بابا من مقصد شادي السامي وينيا خونار ممكن كان مدير نعيه ممكن السائق ممكن كاتبك شتك تۆ بەبەستەوەی کە ئەگەر بۆ نمونە ئەگەر ئەم هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە تۆ لێرە لەم شارەیە دامەزرێ وەکو شۆفێرێکیش ئەمن ئامادەمە خزمەت شاری خۆم دەکەم بەڵام کەسی شیا و لوجێ شیاو تێدەگەی ئەو شتە نییە هەمووی ڕشوەیە هەمووی پارە وەرگرتن هەمووی واستەیە بەتاشیت وڵایتر لە هەموو ڕوویەکەەوە لە ڕووی گەشت و گوزاریەوە لە ڕووی ئیداریەوە لە هەموو ڕۆکانەوە وەڵی زۆر خۆشە و هەموو شتێکی ینی زۆر چاکە ئەی بۆچی مەسەن هەنێک کەسێ لە جارێ ماوێتی هێشتا مەسەن کۆمەڵشتی ماوە پاکوتەمیزی ناوگەڕەکەەکان هەنێک گەڕەکە ئیمال کراوە مەسەن زێرابەکان هێشتا بە دەرەوەن پاکوتەمیزی هێشتا چارەسەر نەکراوە هەنێک کەسیانەڵەن پێویستی بە قیتار هەیە چونکە پایتەختە وەڵی وایە بازە شوێنەکەی ماویەتی بەس ئێستا ئێمە لە گوڵانین ینی زۆر خۆشە شوێنێکی چاکە و هەموو شتی بۆ کراوە هەر ئۆقسانە زۆر کۆپیە دووبارە دەبێتە تا دەڕوە ئەوان کاتەکانی خۆیان بۆ کاتەکانی خۆت زایان بچێ پارەکانیان لە باق بلۆککەن تێدەگەی بەس خەڵکی ئێستا مساق تەکسیما وانە یعنی هەستان نە ئەو مەشتەی هەستان دەستیان بەس ئیشی تەکسی داگرت تاکسی کوردستان سەرفیاتیانە بۆ کردیانە قست ئەوزار ڕقم ئێستا مەسولش دۆ ڕقە لەسەرمەونیە ڕقەمیتە 12 وەرەکە یعنی لە هیچ شارە شەتەسن تعدا دەکەم دوونەوە تەکسیێبی لە بەس دوونەوە تەکسیێبی یان ئەو کەسانەی کاکە بە یعنی حقوقی ئینسان دیاریکەن تەکسی کو دەبێت سیاستۆ کاکە ئیش تەکسی بکە لەگە ڕێزم هەر کەسە دەبی تەکسی لە دەوڵەتان بخۆ دەزانی یعنی تەکسی دەبی ئەو کەسەی کە ساق تەکسێ دەوراتی پێ بکرێتەوە جلوبەرجی جودابی سیفاتەکانی پایتەختێکە هەموو پایتەختەکانی دنیا پێناسرێتەوە کە ئەم دەرم گوندەکە پایتەختی پایتەکە بە من سوشم برسی بم گەنجێک بەم شێوەیە ئەدوێت ئەڵێ جارە هەر گوندە و پایتەخت نییە لەبەری کە من برسیم لەبەری کە دانەمەزراوم باشە بێجگەلەوەش شتێکی تریش هەیە لێرە هەموو کەسێکا چێتە پایتەختێکەوە هەموو کەسێکا چێتە پایتەختێکەوە دەفتەرێکی ئیرێت هەیە ئەڵێ ئەمە شارەکەی منە ئەمە ڕێگەوبانەکەمە لێرەوە چی بۆ ئەو شوێنە باشە
بۆ نمونە لە سەیتەرەکەی کەیتە ناوە لە ناوینە داوای تەسکەرەکە و لەکەن و یتە ژوورەوە ئیتر هیچ شتێکی کتێبێکە پێێنیان دەفتەرێکە پێێنە کە تۆش ئەم پایتەختی پێ بناسیتەوە گەڕەکانی پێ بناسیتەوە ناوچەکانی پێ بناسیتەوە مەجبورە بێت زەلامێ لە سارەکە و مل دەرێنێت مەترێک ئەڵێ فڵان گەڕک لەکوێیە ڕاست دەکەین ئێستا ئەمن لە کۆمەلگەی لاوانم لە کۆمەلگەی لاوان خانێکم لێوێن دەری وەرگتیا ئێستا لە هەموو دەرکەکان قەتعچی هەڵواسراوە ئەوە ڕقەمەکەتە مەسەن دەفتەرێک تەبێ مەسە جوغرافیای شارەکەی تا بناسرێتەوە مەسەن وێنی شوێنەکان مەسە ناوی شوێنە گشتیەکان ناوی شوێنە حکومیەکان مەسە ئەمانی تابێ بۆی یان تەلەفۆنی گشتەکانی تابێ کەسێک بیانیێتە ناو هەولێرەوە باشە ئەم شتا خوێنێتەوە مەسەن بە زمانەکەی خۆی ئینگلیزی عەرەبی یان مەسەن فارسی تورکی باشە ئەم شتە وەرجێڕابێ بۆ هەموو زمانەکان باشە یەکێک هەیەت ئەڵێ ئەمە بیلفعل هاتووەتە پایتەختێکەوە چونکە جوغرافیای شارەکە لە بەدەست منایە ئێستا ئازام ئەچم بۆشەوە ئێ باش زۆر چاکە ئەمە ئەو کاتی سەردانێکی سووریامە کرد ئەمە چار کەس بووین لەگە کوڕەخارەکانم هیچ شتێکیان نەداما چوینە سعودیا بەعز بەڕێوە بردووە بەرێ ڕاستە لە سعودیاش دابەزین چوینە ئەمڕەی لە ئەمڕەش هیچ شتێکیان نەدامەکەەوە ئەمە برین ڕاستەوە نازنامەیان دایتەمە ئەمە ئەو شارێ بناسین ئێمەش هەروەکو ئەو شارانەیە وڵاتێکی عەرەبیە وڵاتێکی ئەوروپی نییە برێ فکر لە هیچ شتێک نەکەنەوە تەنان فکر لە شتانە بکەنەوەکەەوە دروستی بکەن بەس ئەو پێشنیارەکەش زۆر جوانە خۆ دەتوانی پێشنیار بکەیت شتەکەت هەیە شتێک هەیە زۆر ئەتیادە پێشنیار دەکەم کەوا داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە ڕێی خەڵکی وەربگری هەندێک شت هەیە خەڵک ڕێی جوانی هەیە با ڕێیەکەی لێ وەرگن و شتەکان جێبەجێ بکەن زۆر ئەتیادە زۆر باشە ئەمەش پێمان باشە خەڵکی تریش پێ باشە تێدەگەیت لەبەر ئەو دەفتەرێکە منچینە بدرێتە کابراایکی خەریتەی شارەکەی لەسەر کرایە پێویست ناکە لە هەوڵاتێک پرسیارێکا کە ئەمە فران شوێن لە چێن دەرەیە خەریتەکەی لە بەردەستە و تێدەگەی بەس ئەو قەتعانەی ناوشاریش بە زیاد بکرێتن ئەو قەتعانێکەوە دەستنیشانی شوێنەکانی دەکاتن با زیاد بکرێتن زۆر شتەکی جوان دەبێت بەرێ زۆر شکرا لە بۆ شاری هەولێر تابان پێوە دیارە زۆر شکرا جادۆبان زۆر کرایە پارچی گەورە زۆر کرایە پێویستە لە داهاتوودا دەکرێت شتانە هەموو لە بەرنامەدا هەیە دەکرێت نیش بە تاگەولێتی بۆ بەرێ جێم لە باس شێوالە بۆ دەکرێت ینی بەس لە بەرنامەشدا هەیە ینی ئەزام تۆ مەسەن هاوڵاتیەکی وانە ئەگەڵ لەوەیە کە لە بەرنمەیە بەڵێ جێم لێ بوو ینی باس خواسی وایە زۆر لە ڕاگەانەکان جێم لە بەگوتان نازانم لە چێندە لە چێندەر دەکرێتنی کراوە ئەو شتانی کە جۆ لێ نەکرێ بەس لە بەرنمەیاندا هەیە توی دەبی تەمەشای پێش 2023 دەکەی هەولێر کوو بۆ حالی ڕاه نەبوو ئێستا تەمەشا دەکەی زۆر جا پێ بگۆڕێ بەڵام ئێمە پرسیارەکەمانەوەیە تۆ بڵی ئەم پایتەختە باشە سیمای ئەوەی پێوە دیار بێت کە پایتەخت بێت مەسەرەن ئەو سیمانی تیابێت ئەو ماسفاتانی تیابێت کە لە هەموو پایتەختەکە هەیە لە هەموو پایتەختێک بچێم پایتەختە چینەوە برێ لە ئەوروپا بی تەمەشای ئەوروپەکەی ئەوروپا چەند لەمێژە دروستکای و شارەکی بەریتانی ژێکێکە لە شارە کۆنەکان لە شارە کەونەکانە بەس هێدی هێدیە تو تەمەشای پێشەوەی مەکە شەڕی براکوژێ بوو شەڕ ناوخۆ ینی زۆر شەڕیت کا بوو نهێشتوانە بەس لە پاش 2023 تەمەشاکی تەمەشا لێدەن و لە تەسوورەکەی تەمەشای ساری پێش 2000 کەن هەولێر چۆن بوو تەمەشای لە پاش 2023 تەمەشاکەم بزانێت لە گاوری چەند فەرقی هەیە ئارە وەڵا چۆن وەڵا هەموو واتفەکان دیارن بەو ئاوشتەیە بەس ئەی بەچی مەسەن خەڵکێک هێڵێ حەزەکەی ئەم شارە قیتاری تابێت مادام پایتەختە قیتاری تابێت مۆزەخانەی گەوری تابێت نەگەجوونێت تاقیتا جارە ماوێتی لە وڵاتەکە خۆشە هەولێر زای چەند خۆشە ماسفاتی پایتەختی تۆ دیارە لای ماسفات لە حینە دووبێ دووبە نەخێر لەبەرەوەی بە زەرمەند یەکەم یانی بە دەرەجەیە گەنجە هیچ شتێک بۆ گەنج نەکرایە تێدەکەی ینی دەبینی سعوفیەک یان کابراایش ئەوروپی دێ سیر دەکەی مەخستە ئەو مەنزەرە جوانانە یاخود لای مەتاڕی یان ئەو دارە جوانانە پیشان دەدەن بەڵام بابێن گەڕەکەش کۆم پیشاندن ئایا یان بابێن معاناتی ئەو خەڵکە فەقیری وەکرین هەتا ئێسانەوە ماجی چەندەوە نزیکەی ماجی پێنج هەتا ئێسان کالۆ ئەو بودجەی لۆ دواخرایە دوای ژیان سرف عقار لۆ ڕاوەستایە یان ئەو سرفە لۆ زاوا سرف دەکرێت لە بەس ڕاوەستایە بەس ئەوانە خەمی کورسەکانی خۆیتیان دەسەڵاتەکان لە دەستنەچی ئەو ئەندام پەرلەمانە کەوان نوێنەری خەڵکن وانیا هەتا ئێستان کامە ئەندام پەرلەمان تعدادەکەم هاتبی دادتە ناو خەڵکەکەی ئەدی دەنجی 20,000 گەنجی وەکو من درای تێ بەس چۆ لێندە دەستەوە برن دەکا وڵای شتی تایە بەس دەی بگەڕی قیتاری تایە وڵای تیدایە بەریت نا قیتاری تێدانیا پایتەختی پێوە دیارە ناوەڵە تێدانیا ناوەڵا هیوادارم کیتار و شتانە بێتەوە لێرە شاری خۆمان
والله جا پێوە دیارمی پێوە دیار نەبێ هەیە نیە ئێرەیە خلاص شێت چی پێوە دیارە لۆمری چ پێوە دیاری نیە و والله جا چ بکرێ تا خۆش بگە تا ئەو بکرێ خۆشترە بەس فایدەیسی بەخێر الآن خدا وەشی لای دکتۆر نییە دانا چەند ساڵە ساڵێک هاواری کرد دەرمانی قۆڵۆنی کەس پێچێ نەبوو ئەوەتە بۆ چا بوو ئەوە لەگە ئەو جایە ئەم بخۆم تەبیبێکی عەجایبم هاری بووی چەند ساڵ تەمەنتە خاڵەجان ئەمن 79 تۆ بڵێ لە پایتەختەکانی دنیاە ئەو وڵاتانەی کە دەوڵەمەندن وەکو ئێمە لە پایتەختەکەیە پێش هێژار هەبێت و پڕ بە دەنگی هاوار کات بڵێ وەرن خواردنی کوردەواریە فرۆشم تیای نییە بەڵام بە ژێرەی ڕۆژگاری ئەمڕۆکە ینی باشە بەرەو پێش دەچیان ماسەفەدانە چین کە مەسن پایتەختێکی پێ ناسرێتەوە وەڵا پاک و خاوێن نیە و زیاتر تەنزیمات و ینی ڕێکخستن و جوان بە پێویست وەکو پایتەختێک باوخانی کە تۆ باس کردایەتی نارم تایەتی بەس باشە تقریبا باشە میلەتەکەش خۆش گوێڕایە نیە بۆ بڕێرەکانی حکوومەت شەقام پیس دەکا شتفرێدا زیاتر وعی کۆمەڵایەتیشمان کەمە ینی بە خۆمان وەکو پێشکەوتنی جادە و بانە و ڕێگاوبان و ناوشار و پێشکەوتوی خەڵکەکە والله ئێستا ئەگەر بە خەڵک بی هیچ کەسێک ڕازی نییە لەبەرەوەی تەمەشا دەکەی مەشارێکی گەلێک زۆر لەو شارێک کرایە نییە برێ نەکرابی زۆریش کرایە بەس شارەکەش گەورەیە ئەوەندە پێوە دیار نیە چکە ئەتو بە ماوەکی کەم بتەوێت ئەو هەموو شتە چا بکرێتن لێرانە زەحمەتە پرسیارێکم بێ بەڕێستەیە تۆ چیتە پایتەختی ترەوە لە دنیاە واللهی نەچوینە پایتەختکە بەس ئەگەر نەشتوبین لە تەلەڤزیۆنیش دیتمان بەس ئەو وڵاتەی ما بەو جۆرێ پێشکەوتو نییە برێ وەکو وڵاتێکی ئەوروپی بەراوردی بکەیت لەبەرەوەی ئێستاکە لە وڵاتەی مەدا پارەمان کەمە لەبەرەوە نەخێر پارەشمان هەیە بەس مەشارعەکان زۆرە هەمووش پێکەوە جێبەجێ ناکرێتن بتەوێت هەمووی دەبی سەبر جێبەجێ بکەیت چکە ئەگەر لەو شارەی لە هەموو لایەکەوە بێت و پرۆژە دەست پێ بکاتن ئەو شارە چی لێ دێ وێران دەبیتن چیان کردی لەو خەڵکەی نەخێر بەخۆم ئەمن زۆر نەڕازیمە چی بکرێ بۆی کە مەسەن تۆ وەکو گەنجێک ئەو ناڕازیبوونی تۆ ڕازی بکرێت و سبێنی ئەم شاری کە پێڵین پایتەختی هەرێمی کوردستان کە شاری هەولێرە بکرێتە پایتەختێکی باش کاکەوانە جێڕا ناگرن تێدەگەی کە جێڕا نەگرن هەرچیان بێ بەکەیف خۆت دەیکەن زۆربەی زۆری ئەو هاوڵاتیانی کە باسی لەوەیان کرد ئایا سیمای ئەم شارە تا چەندێک پێوی دیارە کە پایتەختی هەرێمی کوردستانە ئێمە نکۆڵیمان لەوە نییە کە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە و هیوادارین ببێتە پایتەختی هەرێمی کوردستانێکی گەورەش و هەرچا پارچەکە بەڵام ئاخۆ تا چەندێک ئەم شارە کە شاری هەولێرەوە بە پایتەختی هەرێمی کوردستان ناسراوە سیمای پایتەختی پێوە دیارە ئێمە خوازین ئەم شارەمان خۆشەیە بۆیە ئەم خەڵکە و ئێمەش داوامان ئەوەیە کە داواکارەکانی ئەم خەڵکە و ئەو گەنجانە بێتە دی بەخواتان هەسپێرم خواتان لەگەڵ